سەیرەمی کوردستان مستەفا عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵمان دەبێت. ئەم کاتت باش کاک مستەفا بەخێر بی ببوورە دەمێکە چاوەڕێی هاوکاران پێم دەڵێن سپاسە دەکەین کە لەگەڵماندای بەگشتی یەکگرتوو لە ئێستادا دیارە لە کۆمنۆکەدا بەیاننامەش هەبوو دەیەوێت چی بکات؟ بەڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو لە هەرێمی کوردستان ڕوویدا قەیرانەکانی هەرێمی کوردستانی بردا قۆناغێکی دژوارتر جێی نیگەرانی هەموو لایەنەکانی هەرێمی کوردستانە بە تایبەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر نیگەرانی خۆی بەو حاڵەتە دەدەبڕێ چونکە دوو مانگ لەمەوبەر یەکگرتوو زۆر داکۆکی لەسەر ئەوە دەکرد ئەو لایەنانەی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو پێنج لایەنەی کە حکوومەتی بن کە فراوانیان پێکهێناوە پێویستە جددیتر لەگەڵ یەکتر بن تێگەیشتنی زیاتر بێ تەفاهومی زیاتر لەگەڵ یەکتر بکەین قەیرانەکانی هەرێمی کوردستان و دەوروبەر زۆرە ئەگەر تەفاهم نەکەین قوڵ دەبنەوە دەرکمان بەو مەسئلە کردبوو بە جددی بۆیە هەندێک لە خەڵکی هەرێمی کوردستانیش پێیان وابوو کە یەکگرتوو ئەوەندە داکۆکی دەکات لەو مەسئلەیە قیڕائی خراپیان بۆ کرد هەندێک لایەن و هەندێک خەڵک بەڵام ئێمە لە دەرکردنمان بە واقیعەکە هەستمان کرد دەبێت جددی بین وەڵامی پرسیارەکەی جانم دەمەوە بۆ ئێستا یەکگرتووی ئیسلامی کوردستان دوێنێ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی خۆی کرد بە نیگەرانیەکی قوڵەوە ڕوانیە ئەو بارگرژیانێکی ئێستا هاتوۆتە پێش لەو سێ چوار ڕۆژە و قەرارماندا نابێ ئێمە متەفەڕیج بین بۆ ئەو قەیرانانەی کە هاتوۆتە پێش دەبێ هەوڵی جددی بدەین ئێستا قەیرانەکان بە بنبەست نەگەیشتون هەوڵەکان بە بنبەست نەگەیشتون چونکە بەدیلی دانیشتن و گفتوگۆ و بەیەکەوە بوونی ئێمە بەدیلمان نییە بۆ ئەوە نابێت بیر لە بەدیلی تریش بکەینەوە چونکە هەرێمی کوردستان پێویستی بە هەموو لایەکمانە بە تاکڕەوی لایەنێک یا دوو لایەن یا چەند لایەنێک لە یەکتردا ببڕێن قەیرانەکان قوڵتر دەبێتەوە بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەستکردن بە مەسئولیەتی نیشتیمانی لە هەستکردن بە مەسئولیەتی ئەخلاقی خۆی لە هەستکردن بە مەسئولیەتێکی گەورە متەفەڕیج نابێ بۆ بارودۆخانە لەگەڵ لایەنەکان بە جددی قسە دەکا هەوڵەکان دەنرخێنێ هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوڕۆ یەکێک بوو لەو لایەنانەی کە داوای کۆبوونەوەی سێ لایەنەکەی کرد ئێمە بە ئەهمیەتەوە سیرمان کرد بۆیە ئومێد دەکەم لە ڕۆژانی ئایندەدا بچینە قۆناغێکی جددیتر بۆ دانوستان و گفتوگۆی زیاتر بۆی قەیرانەکان قوڵتر نەبنەوە چونکە هەمومان دەزانین منتیقەکە بە شێوەیەکی گشتی لە کوڵان و گەرمی و تەشەنوجێکی گەورەدایە ئەوەی لە سووریا دەیبینین ئەوەی لە جیرانەکانمان دەیبینین ئەوەی شەڕی ئێمە لەگەڵ داعش منتیقەکە بەرە و خاریتە تەریقێکی نوێ دەڕوە بەڵام کورد ناو خۆی لە هەرێمی کوردستان و لە باشوور ئاوا شپرس بێ ئاوا ناوماڵەکەی وێران بێ ئاوا دابڕان ڕووبدا تراسان ڕووبدا هێزەکان لەگەڵ یەکتر جددی نەبن ئێمە ناتوانین بۆ قۆناغەی ئایندەی نیشتیمانی و نەتەوەی خۆمان حزورمان هەبێ و ئاگاییمان هەبێ بەدەمەوە بین. کاک مستەفا هەرچەندە لە ڕاگەندراوەکەدا ئێوە لەگەڵ هەردوو لایەنەکەی تر یەکێتی و کۆمەڵ ئەو بەیاننامەیەتان دەرکردووە چ شتێک هەیە کە یەکگرتوو قسەی لەسەر کرد لە کۆبوونەوەکەدا لە ڕاگەندراوەکەدا ئاماژەی پێ نەدرابێت؟ ئەوەی لە ڕاگەیانەکە ئاماژەی پێدراکە پێ شەش خاڵ بوو هەمومان نیگەران بووین بەو حاڵەتەی کە سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم سەرۆکی پەرلەمان ڕێگەی لێگیرا بچێتەوە هەولێر و ڕێکارەکانی ڕێکاری یاسایی نەبوون نیگەرانی قوڵ هەر سێ لایەنەکە دەریبڕی دووەمیان هەمومان تاکیدمان کردەوە نابێ قۆناغێکی وا بێتە پێشەوە هەنگاوانێکی وا بێنە پێشەوە هەرێمی کوردستان بەرەو دوو ئیدارەیی و ترازان و دابڕان لە یەکتر بڕوە هەمومان پێمان وابوو بەشێک لە کێشەکە یان دەتانەوێت نێوەندگیری بکەن نانا ئێمە هیچ لایەنەکانمان نامانەوێت ببینە تەرەفێک لە بەشەکە چونکە ئەو سێ لایەنە ئەوڕۆ بۆ کۆبووینەوە هەستمان کرد دوو لایەن خەریکە کێشەکانیان جددی دەبنەوە پارتی دموکراتی کوردستان و بزردنەوەی گۆڕان قەیرانەکانیان بەرەو قوڵتر دەڕوە بۆیە دەبێ خۆ کاتێک دوو لایەن لە هەرێمی کوردستان کێشەکانیان لێکدابڕانیان تەفاهومیان دەچێتە قۆناغێکی دژوار و ناپێویست لایەنەکانی تر بێنە سەرخەت و نابێ وەکو ئاماژەم پێکرد متەفەڕیج بن بۆیە ئێمە ئەو سێ لایەنە لە سۆنگەی هەستکردن بە قەیرانەکان قوڵ دەبنەوە ئەوڕۆ دانیشتین و ئەو شەش خاڵانەمان بە جددی تاوتوێکردن و لە ڕۆژانی ئایندەشدا بە تەکید گفتوگۆی زیاتر کۆبوونەوەی زیاتر دەکرێت بۆ ئەوەی قەیرانەکان ئیحاتە بکەین دەورەیان بدەین گچکیان کەینەوە هەمومان بەیەکەوە خۆ ئامادە بکەین بۆ قۆناغێکی نوێی نیشتیمانی کاک مستەفا ئەندامێکی وەفدەکەی ئێوە لە کۆبوونەوەکەدا کە بەشدار بوو دەڵێت دەبێت حکوومەتی بنکە فراوان وەک خۆی بەردەوام بێت چ دەرفەتێک ماوە بەوەی کە ئەم کابینەیەک و خۆی بەردەوام بێت؟
ڕاستە ئەوەندامەی مەکتەبی سیاسی ئاماژەی بەوەکرد و لە بەلاخی مەکتەبی سیاسی دوو ڕۆژی ڕابردووی مەکتەب سیاسیش هەرباسی ئەوەمان کرد هەموو لایەنەکان بەیەکەوە دەتوانین پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان تەواو بکەین ئەو حکوومەتەی کە هەر پێنج لایەنەکە پێکمان هێناوە درێژەی پێ بدەین تا ئینتیخاباتی ئایندە دەبێت ئەو دەرفەتە گەشە پێ بدەین و قسە لەسەر ئەوە بکەین بۆیە من وا نابینم ئێستا کە ئەو گرفتەی لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا ئەو قەیرانانەی هاتنە پێش لە پارێزگای سلێمانی کە خۆپیشاندانە مەدەنیەکان دواتر ڕێڕەوەکەیان گۆڕا بۆ حاڵەتێکی تونند و تویژی کە هەمومان نیگەرانین بەو حاڵەتە ببوورە کاک مستەفا من ئەو دەرفەتە بەباشی تێنەگەیشتم دەرفەتەکە چییە؟ دانیشتنی هەردوو لایەنەکەیە کە ئێستا ناکۆکی هەیە لە نێوانیاندا گۆڕان و پارتیەیان ئەو دەرفەتە چییە کە ماوەکە ئەم کابینەیە خۆی بەردەوام بێت کە ئێوە دەڵێن دەبێت بەردەوام بێت بەڵێ مەبەستمەوەی ئەو قەیرانانەی لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا نابێ ئەو قەیرانانە وا بکە ئێمە پێنج لایەنەکە یا لایەنەکانی هەرێمی کوردستان نەتوانین چارەسەری بکەین دەبێ ئیرادەمان بەهێزتر بێ بۆیە من وا نابینم دەرفەت نەما بێ ڕاستە لە مێژووی ڕابردوو شتیوەمان زۆر بینیوە دوو لایەنی سیاسی شەڕی ناوخۆشیان کردووە کێشەی گەورەشیان کردووە قەیرانەکانیشان قوڵ بۆتەوە بۆ ماوەی دوور و درێژی لە یەکتر دابڕاون پەرلەمانیش کرد بووە هەرێمیش کرد بووە بەڵام ئیرادە بووە و چارەسەر کراوە بۆیە وا نابینم ئەوەی لە سێ چوار ڕۆژی ئاین ڕابردوو ڕوویدا دەرفەت نەما بێ بۆ کۆبوونەوە بۆ لێک تێگەیشتن بۆ مێزی گفتوگۆ بۆیە وا دەزانم جارێکی کە دەبێت کۆبوونەوەکان جددی بن ئەو قەیرانانە چارەسەرکەین چونکە بەدیلی چارەسەر بەدیلی کۆبوونەوە بەدیلی لەگەڵ یەکتر تەفاهم و تێگەشتن نیمانە کەسمان ڕێگا بە خۆ نادەین. کاک مستەفا ئەو دەرفەتە یەکگرتوو یان هەردوو لایەنەکەی تر یەکێتی و کۆمەڵ لە کۆبوونەوەکەدا باستان لەوە کردووە کە کۆبوونەوەیەک بکەن یان پارتی و گۆڕان وا بکەن کە کۆ ببنەوە ئەوڕۆ هەر گفتوگۆی ئەو چەند خاڵانە کرا بۆ قیرائەیەک و خوێندنەوەیەکی بارودۆخەکە و قەیرانەکان و ئەوەی لە هەفتەی ڕابردوو ڕوویدا بە تاکید لە ڕۆژانی ئایندە دەبێ و هەنگاوە بنین خۆنا بێگۆڕان لێرە میدیاکەی باس کراوە لە کۆبوونەوەکەدا بەتاکید باس کراوە و خۆنا بێ ئەمە لێ بگەڕێین میدیاکانی گۆڕان لێرە دشی پارتی و میدیاکانی پارتی دشی گۆڕان و قەیرانەکان قوڵ بنەوە چونکە ئەگەر قەیرانەکان قوڵ بنەوە هەموو خەڵکی هەرێمی کوردستان زەرەر دەکات ئەزمونونەکەمان زەرەر دەکات سومعەی هەرێمەکەمان دەکەوێتە ژێر بەرپرسیارەتی بۆیە من وا نابینم ئیرادەکە وا لاواز بوو بێ نەتوانین چونکە وەکو ئاماژەم پێکرد لە قۆناغەکانی ڕابردووشدا کێشەی لەو جۆرە هەبووە و چارەسەریش کراوە من ئومێد دەکەم ئێستا لەناو پارتی دیموکراتی کوردستاندا ڕایەک هەیە چەندین جار باس کرا خراە ڕوو بەوەی کە بزوتنەوەی گۆڕان لەناو حکوومەتدا نەماوە هەر سێ لایەنەکە یەکێتی یەکگرتوو کۆمەڵ پشت دەکەنە بزوتنەوەی گۆڕان باسی پشتکردن و ڕووکردنە لە یەکتر نییە باس ئەوەیە هەمومان بەیەکەوە دەبێت ئەزمونونەکە تەواو بکەین نەدەبێت چوار لایەنەکە پشت بکاتە پارتی و ڕوو بکاتە پارتی و پێچەوانە بێ ناو سێ لایەنە و چوار لایەنە لەگەڵ یەکتر هەمومان بەیەکەوە دەتوانین قەیرانەکان چارەسەرکەین بۆیە ئەو وەکو یەکگرتوو پشتی کێ دەگرن یان دەستی کێ بەردەدەن ئێمە هەر لە سەرەتای قەیرانەکانەوە بڕیارمان داوە نە پشتی کەس بگرین نا کەسیش بەسەر کەسدا سەرخین نە ئیرادەی لایەنێک سەرخین بۆ شکاندنی لایەنێکی تر نامانەوێت چونکە پێمان وایە ئەوە قەیرانەکە قوڵتر دەبێتەوە بەڵکو دەبێ نێوەندگیری بگرین هەمومان بە تایبەتی ئەو سێ لایەنە بۆی کێشەکان قوڵتر نەبنەوە ئەگەر ئێمە یەکێکمان پشتگیری لایەکتر بکەین و لایەک فرامۆشکەین یا لایەک بخینە دەرەی معادلەکە پێمان وایە قەیران بە قەیران چارەسەر نابێ قەیرانەکە قوڵتر دەبێتەوە. ئەو زانیاریە دروستە کاک مستەفا کە هەفتەی داهاتوو کابینەی هەشتەم هەڵدەوەشێتەوە کابینەیەکی تر پێک دەهێنرێت بەبێ گۆڕان تا ئێستا باس لە هەڵوەشانەوەی کابینەی حوتەمی هەرێمی کوردستان نەکراوە چوار وەزیر ئاگادار کراوە و بەشداری کۆبوونەوەکان نەکەن تا ئێستا ئەوە ڕێکاری یاسایی دەوێ ئەوە معادلەیەکی ئالۆزە ئەوە پابەندە بە کۆمەڵێک سازانی گەورەی ترەوە وانابینم و ئاسان حکوومەتی کابینەی حەوت هەڵوەشێتەوە بچێتە جەناب دەڵی نەکراوە ئەگەر گریمانەیەک ئەمە کرا کابینەی هەشتەم هەڵوەشایەوە کابینەیەکی تر پێک هێنرا بێ گۆڕان یەکگرتوو بەشدار دەبێت هیدا یەکگرتووی ئیسلامی کوردستان بە هیچ جۆرێک بەشداری کابینەیەکی دووقۆڵی و دوولایەنی نابێت و هەروەها تا ئێستا یەکگرتووی ئیسلامی کوردستان دیراسەی ئەوەی نەکردووە کابینەی حوتەم هەڵوەشێتەوە و ئامادەباشی بۆ کابینەی هەشتەم بکە چۆن بەشداری دەکەین چونکە لە دیدی ئێمە لە تێڕوانینی کابینەیەکی تر بێ گۆڕان ئەگەر مەجارم لە دیدی ئێمە هەڵوەشانەوەی کابینەی حوتەم بژاردەیەکی دوورە بژاردەیەکە خزمەت ناکە بژاردەیەکە قەیرانەکە قوڵتر دەکاتەوە بەڵێ کابینەی هەشتەم وتت حوتەم بەڵێ کابینەی هەشتەم
کابینەی هەشتم هەڵوەشانەوەی قەیرانەکە قوڵتر دەکاتەوە بۆیە تا ئێستا ئەو بژاردەیە نەبووە قسەیەکی جددی و هەروەها تەنها میدیاکان باسی دەکەن من جێی دڵگرانیشمە کە میدیاکانی هەرێمی کوردستان لەو ماوەیە بەشێکیان ڕۆڵی سلبیان بینی لە قوڵکردنەوەی قەیرانەکان بۆیە داوا دەکەم لەو مینبەرەی ئێوە داوا لە میدیاکانی پارتی دموکراتی کوردستان لە میدیاکانی بسووتنەوەی گۆڕان لە میدیاکانی یەکێتی نیشتیمانی لە میدیاکەی ئێوە کە میدیایەکی بێلایەنە و خۆی بە بێلایەن دەزانێت لە میدیاکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەکەم ڕۆڵی خۆیان بە ئیجابی ببینن هەست بە مەسئولیەتی گەورە بکەن پەیامێک و راپۆرتانێک بڵاو نەکەنەوە کە قەیرانەکان قوڵترکەنەوە بۆیە تا ئێستا بەجددی باس لە هەڵوەشانەوەی کابینەی هەشتم نەکراوە تا یەکگرتووی ئیسلامی کوردستان قسەی لەسەر بکە ئەوە هەر مەسەلەیەکی ئاوا ئێمە بە دووری دەزانین و هەروەها کۆبوونەوەی سەرکردایەتی و بڕیاری سەرکردایەتی دەبێت چۆن مامەڵە لەگەڵ معادلە سیاسیەکەی دوای ئەو کاتە دەکات. باش ئێمە دەڵێن ئەگەر کابینەی نۆیەم پێشوەختە بەڕێوە بوو بەم نزیکانە بەبێ گۆڕان پێکهێنرا ئێوە بەشدار دەبن دەمێ ڕای تۆ بزانم وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسیە گرتوو ڕای خۆمڕون کردەوە وتم مەسلەیەکی ئاوا ڕەبتی بە ڕای شخصیەوە نییە شتێکی شخصی نییە شتێکی ڕەبتی بە حیزبەکەوەیە ڕەبتی بە کۆی معادلی سیاسیەوەیە ڕەبتی بە چارەسەری قەیرانەکانەوەیە بۆیە تا ئێستا وەکو ئاماژەم پێکرد هەڵوەشانەوەی کابینەی هەشتم نەبووتە بژاردەیەک و هیچ لایەنێ باسی نەکردووە ئێمە نەمان بیستوە پارتی دموکراتی کوردستانیش باسی کرد بێ کە سەرۆکی حکوومەت لای ئەوە چونکە مەسئلەیەکی قورسە و ڕێکاری یاسایی دەبێ و ئاسان ئەو مەسەلەیە ناتوانین بەرەو قۆناغێکی تری بەرین بۆیە ئومێد دەکەم هیچمان ئەو هەنگاوە هەر بیریشی لە نەکەینەوە. بەڵێ ئەو کۆبنەوەی کە کرا لە ئێستادا سێ قۆڵی بوو کەی بڕیارە کۆبوونەوەی چوار قۆڵی یان پێنج قۆڵی ئەنجام بدرێت هیچ بڕیاری کۆبوونەوەیکی چوار قۆڵی و پێنج قۆڵی نەدراوە قەرار ئەمڕۆ باس کراوەوەی کە دوولایەنەکەی تر کۆ ببنەوە دوولایەنەکەی تر پارتی و دیارە پارتی و یەکێتیش ئەوڕۆ ئێوارە کۆبوونەوە نازانم لە گفتوگەی ئەواندا تەنها ئەوەی لە موتەمەڕە سوحفیەکەی کاک سعدی و کاک محمود گوێمان لەبوو ئەوەمان بیست چی بڕیانداوە لە هەفتەی ئایندا کۆبوونەوەی خۆیان دوو قۆڵی بکەنەوە باسێکی ئاوایان کرد بەڵام سێلایەنەکە کە کۆبوونەوە و توانە دەبێت لەسەر یەکگەڵێکتر لەسەر خەت بین گفتوگۆی جدی بکەین لە هەفتەی ئایندەدا هەوڵەکانمان نەک هەفتەی ئایندە دەبێت لەو چەند ڕۆژانەدا هەوڵەکانمان جدیتر کەینەوە بۆی نێڵین قەیرانەکان بچنە قۆناغێکی دژوار کە هەموو خەڵکی هەرێمی کوردستان نیگەرانیەکەی قوڵتر بێتەوە کێشەکانی قوڵتر بنەوە. باشە کاک مستەفا دەوترێت ئەگەر ئێستا گۆڕان لەناو حکوومەتدا نەمێنێت یان کابینەیەکی تر پێک بێنرێت بەبێ گۆڕان ئێوە پۆستی سەرۆکی پەرلەمان دەبێتە پشکی ئێوە قسە چییە لەسەرەوە؟ وەکو ئاماژەم پێکرد ئەوانە هەموو قسەی میدیاین قسەی ڕاکەیاندنن تا ئێستا قسە بە هیچ جۆرێک لەو مەسەلانە نەکراوە تا ئێستا باس لە نەبووە بە قسەیەکی سیاسی لە ئێستادا؟ بەڵێ نەبووە قسەیەکی سیاسی تا ئێستا باس لە پەرلەمان نەکراوە سەرۆکەکەی ببێ و نەبێ تەنها باس لەوە کراوە سەرۆکی پەرلەمان ڕێی لێگیراوە بچێتە هەولێر ئەوە وا نابینین ئەوە بچێتە قۆناغی ئەوەی سەرۆکی پەرلەمان بمێنێ و پەرلەمان هەڵوەشێتەوە و سەرۆکایەتەکەی دەستکاری بکرێ و تەنها ئەوانە من وا دەبینم قسەی میدیایی و ڕاکەیاندنن تا ئێستا لە کۆبوونەوەکان باس لەو مەسەلانە نەکراوە تا یەکگرتووی ئیسلامی کوردستان خۆی ئامادەکرد بێ بۆ سەرۆکی پەرلەمان و بۆ مەسەلانەیە باس و خواسی ئەوە تەنها قسەی میدیایی و وانابینم قسەی سیاسی بوون و ئەو معادلانە معادلەی قورسن قەیرانەکان قوڵتر دەکەنەوە هەرێمی کوردستان دەباتە قۆناغێکی دژوارتر پێم وانییە و بە ئاسانی بیر لەو مەسەلانە بکەینەوە باش بێ گلەی دەکرێت ڕەخنە دەگیرێت لەوەی کە لایەنە سیاسەکان خۆیان بەرپرسن لەم دۆخی ئێستا هەموو لایەنە سیاسەکان بەوەی کە لە پەرلەمان ئەم پرسیان دەرکرد کردیان بە کۆبوونەوەی سیاسی و چارەسەر نەکرا و گەشت بە ئێستا وەڵامی تۆ چییە کاک مستەفا؟ وەڵامی من بۆ زۆر ڕۆشنە ئێمە کاتی خۆی وتمان هەرێمی کوردستان بەداخەوە تا ئێستا پەرلەمانی کوردستان نەبووتە مەرجەعی یاسایی و سیاسی هەرێمی کوردستان ئیشی بۆ نەکراوە لە 24 ساڵی ڕابردوو قەیرانەکان هەر قوڵ کراونەوە نە پەرلەمان نە سەرۆکایەتی هەرێم نە سەرۆکایەتی حکوومەت نە حکوومەت ئەوانە تا ئێستا ڕێڕەوی یاسایی و قانونی خۆیان وەرنەگرتووە چونکە ئێمە دەستورێکمان نەبووە جێی دڵگرانیە کە تا ئێستا نەهێڵراوە هەرێمی کوردستان دەستوری ببن بۆی لە هەموو خولەکان ئاوا تووشی قەیران ببین بۆی یەکگرتووی ئیسلامی کوردستان وتی ئەوە تەنها و تەنها بە
مەسەلەی یاسایی لە پەرلەمان یەکلا نابێتەوە چونکە داخی گرانیشمانەیەکەوا دەڵێن چونکە ئەمە پێمان وایە هەموو شتەکان دەبێت بە یاسا یەکلا بنەوە هەوڵی جدیشماندا لە کۆبوونەوەی سەرەتایی مانگی 6 پەرلەمان پرۆژەمان ئامادە کرد لەگەڵ چوار لایەنەکە پرۆژەمان هەبوو لە کۆبوونەوەی 23 مانگ بەشداریمان کرد بەرپرسی ئەندامی لیژنەی یاساییمان واژووی کرد و ئامادەی کرد بۆ پەرلەمان بەڵام لە 90 مان کە دەرانجامەکانمان خوێندەوە زانیمان هەرێمی کوردستان ئەو لایەنانە چۆن مامەڵە لەگەڵ یەکتر دەکەن ئەوڕۆ باش دەرکەوت ئەوڕۆ خیارەکەی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە پێی وابوو ئەو چوار لایەنە ئەو پێنج لایەنە دەبێت جددی بن سازان بکەن گوێ لە یەکتر بگرن ئەوە بینیمان دەرەنجامەکەی بەچی گەیشت ئەگەر ئەو ڕۆژە بە یاسایی لەسەر کاغەز یەکلاکرابایە و واقعەکە ڕێگای پێدەداین سەرۆکی هەرێم ماوەکەی تەواو بێ و تەداوری دەسەڵات ببێ و دکتۆر یوسف ببێتە سەرۆکی پەرلەمان بۆ تەوقیعکردنی یاساکان بۆ ماوەی 2 مانگ ئەوە لە ئەرز جێبەجێ دەبوو ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان بە واقع بینی خۆمان کە هەر لە ساڵی 94ەوە هەتا ئێستا هەر قەیرانێک ڕووی لە هەرێمی کوردستان کردبێ ڕووی لە بینی لایەنەکان کردبێ ئێمە ئەو پێشنیارانەی کردومانە ئەو تەرحانەی داومانە هەمویان واقعی بوون هەمویان لە ئاگایی سیاسی ورد بوون بۆیە پێمان وابوو ئەگەر لە 90 مانگیش نیسابی قانونیش تەواو بوو بە ئەو قەیرانەی دوێنێ و پێرێ ڕوویدا ئەو کاتە بە فراوانتر ئەگەر واقعبینی ئێستامان پێ بڵێ بەڵێ واقعبینی ئێستا دۆخی ئێستا پێتان وایە ئەم حکوومەتە هەڵدەوەشێتەوە یان وەکو خۆی بەردەوام دەبێت کە ئەمە داواکاری ئێوەشە ئێمە ئومێد دەکەین هەڵنەوەشێتەوە بەردەوام بێت تا ئینتخاباتی ئایندەی ساڵی 2017 هەمومان بەیەکەوە بتوانین خزمەتی ئەزمموی هەرێمی کوردستان بکەین ئەو پرۆژە چاکسازی کە لەسەری ڕێککەوت بووین لە سەرەتای تشکیلی حکوومەت ئەو پرۆژەیە هەمومان جێبەجێ بکەین حکوومەت بەجددی بێتە سەرخەت بۆ خزمەتی هاوڵاتیان موچە و بووچەی هاوڵاتیان و فەرمانبەران لە نزیکترین کاتدا بە شێوەیەکی جددی خەمی لێ بخوا ئەگەر هەرێمی کوردستان پارەشی نییە ئەگەر دەڵێ پارەمانیە و نەوت بە پێی پێویست نەفرۆشا و قسانەی کە حکوومەت دەیڵێ هەرچەندە ئێمە پێمان وایە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لەو ماوەی کە لە مانگی 6ەوە نەوت سەربەخۆ دەفرۆشێ پارەی پێویستی موچە خۆرانی هەبێ گریمان ئەوەشی نەبێ گریمانێک دانین کەنەی بێ دەبێت کاتێک دەزانێ هاوڵاتیانی موچەیان نییە قەیرانیان ڕووی تێکردوون لەسەر جادن ئەگەر قەرزیشی بکە ئەگەر بەر لە شوێنێکیش وەریگرێ بە قەرز بۆ ماوەیەکی کاتی دەبێ و قەیرانانە چارەسەر بکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان واجبە نێڵێ هاوڵاتیەکانی خۆی ڕۆژانە گیرفانیان بەتاڵ بێ و لە معاناتی خۆیان بێنە سەرجادە و لە نەتیجە پەلاماری هەندێک حاڵاتە ئێوە لەگەڵ ئەوەدان کە ئەم کابینێک و خۆی بەردەوام بێ هاوشێوەی پێشتر پێش ئەم قۆناغی ئەم چەند ڕۆژە یان دەتانوێت ئەکسازی بکرێت نەک تەنها ئاشتەوایی یاخود دوولایەنەکە ئاشکەنەوە دەتانوێت ئەکسازی بکرێت ئێمە ئەو ڕۆسێلایەنە کۆبووینەوە یەکێک لە خاڵەکان پێمان وابووە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بە چاکسازی ئەنجامدا و هەروەها بەردەوام بێت تا ئینتیخاباتی ئایندە لێکترازان و دابران ڕوونەدا یە هێزێک دوو هێز نەکەوێتە دەرێ معادلەکە بۆ ئەوەی بتوانین بەیەکەوە ڕوبەڕووی ئەو هەموو قەیرانانە بینەوە کە ڕوو لە مینەتەکەمان دەکە ئەو تەحالوفە چوارەی بینی رووسیا و ئێران و عێراق و سووریا و ئەتراف عەجایب نییە کاریگەری لەسەر مەنتیقەکە هەبێ دەبێ یەکگرتو خۆی ئامادەکە بۆ قۆناغی لە ڕووی نیشتیمانی لە ڕووی نەتەوەی جەزای ئەوەی قەیرانەکانی قوڵ بنەوە لە بینی خۆی دابران ڕووبدا و هەولێر و سلێمانی هاتوچۆی بینی شارەکانی گرفتی تێبکەوێ بەڵام مستەفا لە ئێستادا ئەوەندەی یەکتر تۆمەتبار دەکرێت لەناو لایەنە سیاسیەکان هێندە باس لە چارەسەرەکان ناکرێت بۆ هاوڵاتیان بۆ خۆپشاندەر وازەوەش بێنین ئەگەر کە باس لە تونوتیژی دەکرێت بۆ مامۆستایان و فەرمانبەران تەنانەت کە ئێستا لەسەر شەقا من ڕاستە من ئاماژەم پێکرد لە سەرەتاوتم قەیرانەکان لەو هەفتەیە قوڵتر بوونەوە جێی داخە ئەوەی کە ڕوویدا لە سێ چوار ڕۆژی ڕابردوو قەیرانەکانی بردە قۆناغێکی تر بۆیە دەبێ هەمومان بیر لە چارەسەری جددی بکەینەوە کاتێک قەیران قوڵ دەبێتەوە ئەگەر زوو فریای نەکەوی و چارەسەری نەکەوی دەگاتە بنبەست کە گەیشتە بنبەست دەگێتە قۆناغێکی دژوار و هەروەها هەموو هەرێمی کوردستان زەرەر دەکات سەرۆکی لیژنەی وزە و سەرچاوە سروشتەکانی پەرلەمان پشکی ئێوەیە لەناو پەرلەمانی کوردستان قەیرانی دارایی تا ئێستا چارەسەر نەکراوە بەغدا پارەی نەناردووە کەواتە چارەسەرەکان ڕوون نین ئێستا ئەم چارەسەرە سیاسیە بدۆزرێتەوە حکوومەتەکە و کوجاران نابێت کابینەکە و کوجاران نابێت وەکو پێش ئەم دۆخەی ئێستا نابێت ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێدەکەی سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان لا یەگرتووە ڕاستە چەندین جار دکتۆر شێرکۆ جەودەت دەڵێت ئێمە ئاگامان لە داهاتی نەوت نییە ئەم چارەسەری ئێستا کە باسی دەکەن بیدۆزنەوە تەنها چارەسەرێکی سیاسیە ئەگەر ئێوە بیدۆزنەوە کارکردنی کابینەی ئەم کابینەیە وەکو پێشوو نابێت وەکو پێش ئەم دۆخە دکتۆر شێرکۆ بەجددی بەدەم ئەم مەلەفەوە بووە
معلوماتی زۆرشی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ پەرلەمان و بۆ لیژنەکەی خۆی بۆ حکوومەت لەگەڵ حکوومەت قسەی کردووە شەو ڕۆژ بەدەم ئەو گرفتەوەیە بەڵام بۆ خۆ دەزانی خۆ لە پەرلەمان مەسلەی دارایی و ئەوانە چارەسەر ناکرێت قسەکە لەوەیە ئەگەر ئێمە بەجددی دانیشین ئەو پێنج لایەنە ئەو قەیرانانەی کە ڕوویاندا پاڵمان پێوەنێ ئیرادەی سیاسیمان بخینە گەڕ وا دەبینم بتوانین کێشەکان چارەسەرکەین پرۆژەیەکی جوانی چاکسازی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە بکەین ڕەبتی بە ئیرادەوە هەیە ڕەبتی بە ئیرادەی لایەنە سیاسیەکانەوەیە پێشتر ئەو پرۆژە چاکسازی کە هەموو لایەنەکان باسییان لە چارەسەری قەیرانی دارایی دەکرد نەکرا چارەسەر نەکرا یەکلا نەکرایەوە ئێستا لەم دۆخە سیاسی ئێستای نێوان لایەنەکان چۆن دەکرێت ڕاستە قورسە وەکو ئاماژەم پێکرد ڕاستە قەیرانەکان قوڵن ڕاستە بێمتمانەیەک دروست بووە لە بینی لایەنەکان ڕاستە میدیایی چەند لایەنێک کەوتۆتە وێزەی یەکتر و برینەکان قوڵ دەکاتەوە بەڵام هەموو ئەوانە نابێ ناومێدمانکە هەموو ئەوانە دەبێ ئیرادەمان هەر بخاتەگەڕ هەموو ئەوانە دەبێ بەدەم بە دەرچەی قانونی و یاسایی و سیاسیەوە بین بیدۆزینەوە هەموو ئەوانە دەبێ پاڵمان پێوەنێ ئەوەی لەو چۆن ڕۆژە ڕوویدا چەند برینەکانی قوڵ کردەوە گە چارەسەری نەکەین چەند جار قوڵتر دەبێتەوە ئێوە بەشێکن لە حکوومەت ئاماژە بۆدا کە دوێنێ یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆبوونەوەیەکی کرد لەناو خۆیدا باستان لەوە کرد کە خەڵک لە ئێوە شتوڕێیە ینی ئاڵای بارەگاکانی ئێوە شێنڕایە خوارەوە لە چەند ناوچەی گەرێمی کوردستان وەڵا خەڵکی هەرێمی کوردستان حەقیەتی تووڕە بێ چونکە پێویستی بە موچەیە پێویستی بە خزمەتگوزاریە هاوڵاتیەک موچەخۆرێک 4 مانگ موچە وەرنەگرێ گیرفانی خاڵی و بەتاڵ بێ حەقیەتی معاناتی بێ و دەوێت دەرکی پێ بکەین بەڵام خۆشبەختانە خەڵکی هەرێمی کوردستان لە یەکگرتووی ئیسلامی کوردستان تووڕە نییە ئەوە بوو گەنج ولا و بڕیاریاندا لە هەندێک شارۆچکەی پارێزگای سلێمانی ئاڵای بارەگاکان بێتە خوارێ ئێمەش پێمان وابوو ڕێز لە ڕای هاوڵاتیان بگرین زۆر تەبیعیە ئاڵای بارەگای ئێمە بێنینە خوارێ بەڵام گەنجێک لاوێک لە وڵاتە فەرامۆشێکی بە دڵ و دەرووندا بێ بۆی کەمێک معاناتی کەمکەینەوە ئێمە ڕاستە بەشێکین لە حکوومەت بەڵام پێمان وایە بەقەدەر ئەندازەی خۆمان دەچینە ژێرباری بەرپرسیارەتی بەڵام ئەوەش مانای وانە ئەوەی کە لەو چەند مانگە لەو 2 ساڵە ڕوویداوە ئەوە بڕەتی بەو چەند لایەنەوە بێت کە بەشداری حکوومەتیان کردووە داخی گرانم لە 24 ساڵی ئەزمموی هەرێمی کوردستان قەیرانەکان ئەوەندە قوڵ کراونەوە گەندەڵی ئەوەندە تەقنین و بەیاسا کراوە جونگەکانی هەرێمی کوردستان ئەوەندە بە ناشەفافی بەڕێوە براون ئاسان چارەسەر ناکرێن بەڵام هەر دەبێ ئیرادەی چارەسەریشمان هەبێت کەواتە ئێوە چاکسازی دەکەنە مەرجێک بۆی کە کابینەکە خۆی بەردەوام بێت وڵا کاتی خۆی ئێمە بەشداری لە حکوومەتمان یەکێک لە مەرجێکی ئەوە بوو بەڵێ یەکێک بوو لە مەرجەکانی ئێمە یەکێک بوو لە بەرجەکانی سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆنیش هەموومان لەسەری ڕێککەوتین هەر 5 لایەنەکە بەڵام کەنجام نەدراوە کۆمەڵێک ڕەهەندی هەیە هەرێمی کوردستان یەکسەر چوو بۆ قۆناغێکی دژواری پڕ قەیراناوی قەیرانی هەرێم لەگەڵ ناوەند قەیرانی داعش هاتە پێشەوە قەیرانی جۆراجۆر ڕووی تێکردین و دواتر بێمتمانەیەکیش ڕوویدا ئەوانە هەموو بوونە گرفت لە بەردەمی ئەوەی ئێمە بتوانین بەدەم ئیش و کارەکانی حکوومەتەوە بین کە بەشداریمان کردووە ئێستاش بەردەوامبوونی حکوومەت ئێمە مەرجە چاکسازیەکانمان هەر باز دەکەین و هەر جددی دەبین لەسەری یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕای چییە لەسەر بەردەوامی یان ڕاگررتنی کۆبوونەوە پێنجخۆڵەکان سەبارەت بە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان جارێ ئەو کۆبووناوانە ڕاوەستاون قەیرانی تر هاتوۆتە پێشەوە قەیرانی 2 هێز لە هەرێمی کوردستان چۆتە قۆناغێکی ناسروشتیەوە دەبێت جارێت چارەسەری ئەو گرفتانە بکەین جا دوای بچینەوە بۆ کۆبوونەوەکانی تر بۆ مەسلەی سەرۆکایەتی هەرێم جێی نیگەرانیە کە سەرۆکایەتی هەرێم ئەو کێشە ئاوە قوڵ بۆ و چارەسەر نەکرا کاویش هۆکار بوو بۆ قوڵکردنەوەی نیگەرانیەکانی خەڵکی هەرێمی کوردستان زۆر سپاس دەکەین